بەڵێ لێرە و لەوێ باس لە بەڵێ لێرە و لەوێ باس لەوە دەکرێت کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواخراوە بە گوێرە و زانیارانی کە دەستی زووم گەشتۆ لە ڕێگەی سێ سەرچاو لە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی زارێکی کۆمسیۆن ئێستا ڕازی بۆ لەسەرەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخا بۆ مانگیدا بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە بە مەرسومێکی هەرێمی نەگەیشتۆتە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی گشتی تا ئێستا سەرجەمە و بنکانی کە لە هەرێمی کوردستاندان ئامادەکاریەکانیان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕاگرتووە چاوەڕێ ئەوەن کە فەرمانی ئەنجومەنی کۆمسیاران بێ بۆ ئەوەی کە بە تەواوەتی کارەکانیان ڕابگرن تا ئێستا 24 کاتژمێرە کارەکانی کۆمسیۆن لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە هەولێر و سلێمانی و دۆیکیش بامان شێوە ڕاگیراوە بەڵام ئەوەی کە هەیە و کۆمسیۆن بە شێوەیەکی فەرمی لە ڕێگای ینی وتەبێژەکەیەوە جومانەغەلای ئاماژە بۆ دەکا کە کۆمسیۆن بە شێوەیەکی فەرمیتا ئێستا هەموو ئامادەکاریەکانی بەردەوامە و ڕێکارەکانی بەردەوامە بۆی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کات و ساتی خۆیتە ئەنجام بدرێ و ئەو هەواڵانە کە بڵاو کراوەتەوە بە دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ڕاگررتنی کارەکانی بنکەکانی کۆمسیۆن لە هەرێمی کوردستان دوورە لە ڕاستیەوە بەڵام بە گوێرە و سەرچاوانی کە دەستی زووم گەیشتۆ دەڵێن نەخێر ئەو کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕازی بووە ئەمە دوا بە دوای ئەوە دێکە نێچیروان بارزانی ماوەی 2 ڕۆژ لە بەغداد بوو لەگەڵ سەرجەم لایەنەکانی ناو بەشداربووی دەوڵات و لەگەڵ لایەنەکانی سوننا شیعە چوارچەوەی هەمانگی هەروە سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراق و سەرۆک وەزیران دووجا کۆبووە لەگەڵ سەرۆک وەزیرانە کە داوای کردووە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێت کە بە شێوەیەکی نافەرمی تا ئێستا باستەوە دەکرێت بۆ مانگی دە دواخراوە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا تەمەنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە کە چۆن کار دەکرێت بۆ درێژکردنەوەی تەمەنی کۆمسیۆن یاخود ئەنجومەنێکی نوێ دانرێت لە ئەنجومەنی کۆمسیاران بۆی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بە دوا بە دوای گەڕانەوەی نێچیروان بارزانی سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی لەگەڵ ئەنجومەنی کۆمسیۆن لەگەڵ ئەنجومەنی کۆمسیاران و سەرۆکی کۆمسیۆندا کۆبووەوە و جەختی کردوەوە لەسەرەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبێت بە بەشداری هەموو لایەک هەڵبژاردنەکە ئەنجام بدرێ واتا بەوە دەگەینێکە سوودانیش لەگەڵ ئەوەدایە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێ بۆی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بەشداری لە هەڵبژاردنەکە نەکردووە و کۆمەڵێک ینی تێبینی هەیە لەسەر ئەو ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە وەکو خۆی دەڵێ پارتی ئاماژەی بۆ کردووە پێشترش لە چەندین بەیاننامەیەک داوتێتی کە ینی ئامادەکاریەکان تەواو نین بۆی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێەوە کێشە لە تۆماری دەنگدەران هەیە و لە هەمان کاتیشدا بڕیارەکەی دادگای فیدرالی لەسەر کورسی کۆتاکان کێشەیەکی دیکەی پارتی بوو بۆ داواکردن لەسەر دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێستا ئەو هەنگاوی کە ینی کردویانە بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نیوەی جێبەجێ کراوە ئەوەی ماوەتەوە کە بە مەرسومێکی هەرێمی داوا لە کۆمسیۆن بکرێت بە گشتی یاخود بە فەرمی کە هەڵبژاردن دوا بخرێ ئەوەی ماوەتەوە کە تەنیا کورسی کۆتاکانە کە پارتی داوای دەکات و هەروەها درێژکردنەوەی تەمەنی کۆمسیۆن بابەتێکی دیکەیە کە لە داهاتوودا کێشە دروست دەکات بۆ هەم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاخود دۆزینەوەی میکانیزمێکی دیکە کە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانە گفتوگوی لەسەر کردووە بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەسەر ئەو داوای کە سەرۆکایەتی هەرێم داوای دەکات ئەنجام بدرێت.